بۆ گەلان بە تایبەتی بۆ کورد بە تایبەتی بۆ گەلانی بندەست بۆ هەموو مرۆڤایەتی سەرۆک ئاپۆ هەوێنی هەموو مرۆڤایەتی هەموو پێکەوە ژیانە هەرچی زوێ بێنە سەرخەت ئازاد بکرێ هیچکە لەو چوار دیوارە نەمێنێتەوە کۆتایی بە شەڕ بێ لە هەموو دنیادا ئازادی بۆ هەموو دنیا بۆ هەموو مرۆڤایەتیە نەکرد بۆ بە تایبەتی بۆ گەلانی بندەست بۆ ئێمە بۆ باشوور بۆ کورد بەڵێ سەرەتاوان دەست پێ کرد گوتیانەگە سەرۆک ئاپۆ وەکو سەرکردەکانی پێشوو ئەگەر زۆر سەرکردەی پێشووە قازی محەممەد و وەک شێخ مەحموود و وەکو سید ڕەزا و شێخ سەعیدی پیران و ئەوانە هاتنە تیرۆرکردن و عیدامکردن بۆی گەلی کورد بسڕێتەوە خۆشبەختانە سەرۆک ئاپۆ هاتە سەر دەستی بەو حرەکەتە کرد ئەگەر بە تەواوی کوردی لە نەبوون هێنایەوە بوون نەیهێش گەلی کورد بتوێتەوە نەهێش گەلی کورد بتوێتەوە ئێستاش هەموو مرۆڤایەتی دەرچی بۆەوە کردووە ئەگە سەرۆک ئاپۆ نەبێ ژیانی هیچ مرۆڤێکیش نابێ ئەو گرتنی سەرۆک ئاپۆ تاسیری لە تاک بە تاچی گەلی کورد کردووە هەتا هەموو گەلانی بندەستیش هیلا ئازادبوونی سەرۆک ئاپۆ دەتوانێت ئاشتی و ئارامی پێوێتە ناو تاچی دڵی هەموو تاکەچی کورد بە تایبەتی گەلانی بندەستیش بڵێ یان بە داڕشتنی سیستەمێکی داگیرکاری جیهانی و هەرێمی بەڕێز ئۆزەلان بە هەوڵ و تێکۆشانەکانی خۆی بە تێزی سیاسی بە تێزی فەلسەفی بە تێزی کۆمەڵناسی هاوکات بە تێزی ژینگەیی ڕۆبڕووی ئەم ناحەقیە مێژوویە بۆتەوە و توانی وێتی پرۆژەکانی چارەسەری پێشان بدا و هەروەها ئەو ناحەقیە مێژوویە و هەوڵ بدا ڕاست بکاتەوە بەڵام بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی یان سیستەمی سەردەست تا ئێستا نکۆڵیەکی گەورە لەو دۆزە ڕەوایە دەکات هەروەها لە کەسایەتی ئۆزەلانیشدا دۆزی ڕەوای کورد فەرامۆش دەکات و دانی پێدانانێ وەکو ڕاستیەک کە هەیە بۆیە هەوڵ و تێکۆشان بۆ ئازادکردنی بەڕێز ئۆزەلان هاوکاتە لەگەڵ یان هەماهەنگە لەگەڵ هەوڵ و تێکۆشان بۆ ڕاستکردنەوەی هەڵەیەشی مێژوویی کە بۆتە سەرچاوەی دەیان بەدبەختی و خراپی و ماڵوێرانی تێکدانی ژینگە تێکدانی سروشتی کۆمەلگا وێرانکردنی هەزارەهان گوند و کوشتنی بێشمار لە خەڵکی بێگوناح هەروەها سڕینەوەی کللتور و نەریتێکی لە مێژینەی هەزار ساڵە کە مرۆڤایەتی قەرزاری ئەو نیشتیمان و گەلەیە بەدڵنیاییەوە پێویستە ئەو هەوڵانە فراوان بکرێ و پەری پێ بدرێ تا ئازادی ئۆزەلان نابێت ڕابوەسترێ و هەوڵ بدرێ بەهێز بکرێت.